هەر کەسێک لە ئێمە پێمان خۆشە خوای گەورە و میهرەبان لێمان خۆش بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت لە حەدیثێکی صحیح سنن ترمزیات و بە ژمارە 2616 دەفەرمێت والصدقة تطفئ الخطيئة كما يطفئ الماء النار. خێر و سەدەقەکردن یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژار چی بۆ ئێمە دەکات؟ پشتیوان بەخوای گەورە. هەروەکو چۆن ئاوێک دەکەی بە ئاگرێکدا، ئەو ئاگرە ناکوژێنێتەوە؟ بێگومان ئاوێک بکە بە ئاگرێکە ئاگرەکە دەکوژێنێتەوە. هەروەکو چۆن ئەو ئاوا ئاگر دەکوژێنێتەوە، خێر و سەدەقەیش گوناه و تاوانی ئینسان دەسەڕێتەوە و دەیکوژێنێت و ڕەشی دەکاتەوە. پێت خۆشە خوا لێت خۆش بێ گوناهەکانت بۆ قیامەت ئەو بارە قورسە بەسەر شانتەوە نەمێنێ، خێر و سەدەقە بکە، یارمەتی خەڵکی فەقیر و هەژار و مستحق بدە. بەڵام جاری باشەیە کەسێک لە ئێوە مەبلەغی زەکاتی پێیە، زەکاتەکە با نەدا بە یەک نەفەر، جارێک نەفەرێکە 50 وەرقە دەفتەرە زەکاتی هەیە، بۆی دەی بە نەفەریە 50 نەفەری مستحقەیە، تۆ مەیدە بە یەک نەفەر، بە چەند نەفەرێکی بدە بۆی چەند نەفەرێ دڵخۆش بێ. معقول نییە 10 نەفەرمانەی هەر دەکەی فەقیرە، تۆ یەک نەفەری تێرەکەی ئەو نوێیەکەی هیچی دەست ناکەوێ. نە، بەشی هەمویان بدە. بەڵام ئەوەش نە هەندێک کەسە بینم 100,000 زەکاتی پێیە، ئەوە ها 5,000 و 10,000 ئەو زەکاتان ئەو نابێ. 5,000 چی لەگا فەقیرە؟ وایش نە، وان مەسمە ئەوە نییە تۆ هەر ماڵی 5,000-10,000 بێتیە. بەڵام زەکاتەکەت زۆرە، بیدە بە چەند ماڵێک، با چەند ماڵێک مستەفید بێ و سوودی لێ وەرگرێ. ماڵێک ڕزگار مەکە و ئەو ماڵەکانی تریش داماوەنە هیچیان دەست نەکەوێ. بەشی هەمویان هەمویان دڵخۆشکەن، بەڵکو خوای گەورە بەهۆی دوعایەکێک لەوانە خوای گەورە ڕەحمت لێ بکات. بۆیە خاڵە زۆر گرنگە ئاگاداری بن. ئینسانی وایە ئەچێت خالیۆ بۆ فەقیرێک ڕێ بە 10 دەفتەر بە 5 دەفتەر، بەڵام 100 ماڵی ترێ کرێچێت داماون، ئەی کاکە تەکرێخانی ئەوانش بدە باشترە. 10 ماڵ 20 ماڵ 30 ماڵ لە کرێچێتی ڕزگارکە ساڵانە، لەو باشتر خانە بۆ یەک نەفەر بکڕی دڵخۆشیکەی 30-40 ماڵ دڵخۆشکە، ئەو بۆ قیامەتە باشترە، با خەڵکی زیاتر ئیسفادە لێ بکە. جاگە پێت خۆشە خوا لێت خۆش بێ، خێر و سەدەقە بکە، گوناهەکانت بە ئیزنی خوا هەمووی دەسڕێتەوە.